قەیرانەکەڵەکەبووەکان و ناڕوونی داهاتووی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان و خەمسادی حکوومەت لە ئەمەڕ چارەسەرکردنی کێشەکان جارێکی تر گەنجانی بێئومێد کردەوە و بۆ دەربازبوون لەو بارودۆخە نالەبارە و دابینکردنی ژیانێکی باشتر بۆ خەیان و خێزانەکانیان بە لێشاو ڕێگەی هەندەران دەگرنەبەر. بەپێی بەدواداچوونێکی پەیام تەنها لە یەکێک لە نووسینگەکانی ئیدارەی ڕاپەڕین لە ماوەی مانگێکدا نزیکەی 800 هاوڵاتی پارەکانیان بە مەبەستی کۆچکردنی یەکجاری خەواندووە. ڕۆژانە خەڵکێکی زۆر لێ پارەدادنە لێرە لای ئێمە و بەرە ئەوروپا بەڕێ دەکەون. گەنجە عایلەیە بە تەمەنە دوێنێ نەفرم لەلا بۆ دوێنێ تەمەنی 80 ساڵە دوێنێ لەلام بۆ دەڵێ دەڕۆم بۆ سوید دەڕۆم. ئەو یەک دوو مانگەی هاوین عنی بە معدەلی ڕۆژانە 20-25 15 لەو دەورەیدا پارەدادنێ ڕۆژی وایە زیاتریشە. بە لێشا و بە ڕێژەیەکی زۆریشە هۆکاری ئەوەش بنمونە زۆرتری عایلە هەیە عیلەمە هەر زۆرە بۆن من ئەوەی کە دەڕوا بە عیلەوە بدو عیلە سێ عیلە بەیەکەوە دەڕوا گەنجەکان زۆر بە جەماعەت بەیەکەوە دەڕۆن. هۆکارەکەشی وەک بۆ خۆتان دەزان ئەو بێبازاری ئەو نەبوونی ئیش و کار و کاسپێکە ڕووی لە وڵاتی کردووە کابرا تەخەڕوزەکە نازانێت چی ئیشێ بکات دێ لە بازار دەستگێڕیەک دەکان ڕێگای پێنادەن دەستگێڕ بکات دوکانێک دادەنێ داهاتێکی وای نیە بازارەکە بەو شێوەیە نیە ناچارە ئەو پارێکە هەیەی بە قەرزە بە هەر شتێکە پەیدای دەکا ڕوو لە دەرەوەکە. جا بەدڵنیاییەوە ئەوانەی کە بەرەو ئەوروپا دەڕۆن ڕێژەکان دەتوانن بڵێن بەرسەدان سەروی 95 ئەوەی کە سەدا 2 بۆ گەشت دەڕوا بۆ وڵاتێکی وەکو تورکیایان میسڕیان لوبنانە دەنا ئەوەی ئەکسەریەتی دەڕوا هەمووی بۆ ڕۆیشتنی نەگەڕانەوەیە. دەسەڵاتی خۆسەپێنی ئەم هەرێما لە پێناومانەوە و درێژەدان بە حکومڕانی خۆیاندا بە پلان هەوڵی بێئومێدکردنی هاوڵاتیان دەدەن بۆ ئەوەی وڵات خاڵی بێت لە دەنگە ئازا و درێرەکان و خۆشیان بەردەوام بن لە بەتاڵانبردنی سەروەتی نیشتیمان. بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێم مەبەستیان ئەوەیە کە ئەم پرۆسەیە درێژە پێ بدەن ئەوش پرۆسەی بێئومێدکردنی کۆمەڵگا لە ئەنجامی ئەو بێئومێدکردنی کۆمەڵگا گەنجان ئێرە بەجێدەی هەڵنەوە ڕوو لە ئەوروپا دەکەن و دەسەڵات زۆر بێباکە هیچ بەرنامەیەکی نییە بەڵکو ویستیشیەتی کە ئەم گەنجانە وڵات جێبێڵنەوەک هێزێکی نیشتیمانی ناڕەزایی دروست بکەم بەرامبەر بەم دەسەڵاتە بۆیم پێم وایە ئەمە بەرنامە و میکانیزمی دەسەڵاتدارانی حکوومەت هەرێمی کوردستانە لەو ڕێوە دەیانەوێت دەنگە ناڕاستیەکان کەمکەن و ئەو شەپۆ لە بەرێشاوی دووبارەی گەنجان بۆ ئەوروپا دەست پێ بکاتەوە. ئەگەرچی هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە سامانێکی زۆری سروشتی بەڵام سیاسەتی ناحکیمانەی دەسەڵاتدارانی ئەم هەرێمە و هەڵوشینی داهاتی وڵات بۆ خۆیان و نزیکەکانیان هاوڵاتیانیان تووشی ناومێدێکی زۆر کردووە و سەرەڕای مەترسی لەسەر ژیانیان و زۆر جاری چەندین هاوڵاتی و خێزان لەو ڕێگەیە تێدا چوون بەڵام هێشتا سارنابنەوە لە جێهێشتنی کوردستان و مرگ بەسەر ژیانێکدا هەڵدەبژێرن کە زیاتر لە چارەگە سەدەیەکە حکومڕانانی ئەم هەرێمە پڕیان کردووە لە ئەستەم و نادادی. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.